زیندانەوە لە دادگا درۆم کرد وتم ئەو کردی دواتر بۆ پەڕی ترسەوە گەڕامەوە سەیرم کرد هێشتا منی خۆش دەوێت بۆچی ئەو شتانە بۆ من باز دەکەی بە زیندانی تا هەتای خراە ژوورێ ئەو چووە زیندان منیش لەگەڵ نزیکترین هاوڕێی زەماوەندم کرد دوای چەند ساڵێک چوومە سەردانی لە شەرمان بە زۆری سەرم بڵند کرد بەڵام سەیرم کرد هێشتا منی خۆش دەوێت دواتر بۆ وەرگرتنەوەی تۆڵە لە ئێمە لە زیندان ڕای کرد بە ناوی ئەزەلەوە تەنانەت خوشکەکەی خۆشم عاشقی ئەو بوو دەزانی خوشکەکەی من وەکو فریشتەوە بوو هیچ کوڕێک نەما بوو ئەوی خۆش نەوێ کاری تێ نەدەکرد سێری ئەزەلم کرد خیانەتم لێ کرد خسمە بەندین خانە لەگەڵ نزیکترین هاوڕێی ئەو ڕام کرد ئەوم لە مناڵەکەی کرد ئەوم فەوتان بەڵام سێرم کرد هێشتا دواتر نۆرەی تۆ هات کچێکی لە سرەوەستاو یانی لەبەر ئەو ئەزەل واز لە من دێنێ واز ناهێنێ کە نەتوانێ واز بێنێ دوێنێ دیسان هاتەوە لای من لێرە ڕۆیشت و بەڕاکردن هاتە لای من منی گرت و ڕوم تێکرد و سەیرم کرد بەسەیتر تێگەیشتم هێشتا تۆی خۆش دەوێ ئەرێمە چۆن عاشقێکە باشە کچێک ئەوات لێ بکات چۆن هێشتا خۆشت دەوێ ها خۆشی ناوێم ئەیتر خۆشی ناوێم تەنها ناتوانێت لە بیرم کە دەبایە هاوسەرگیری بکەین دەبایە دڵخۆش بین هەمووی بەنیوە چڵی مایەوە ئەزەل ئەمانەی لەبیر ناچێ ئەو هەموو خەیاڵەی لە مێشکێتی هەروە کۆمەڵێک شت کە لە مێشکی دروستی کردووە پێیان نەگەیشت ئەو تەنها ناتوانێت واز لەمانە بێنێ بەڵام دەبایە ئێمە بەختەوەر بین تۆ ئەو هەستە نازانی تۆ لەو هەستە دەگەی بادا ئەو هەستە لە عاشق مرۆڤ زیاتر دەڕوخێنێ من تەنها یەکەمین عاشقی ئەزەل نیم بادا من یەکەمین دڵشکێنەری ئەوم لەبەر ئەوە من لەبیر ناکە تۆی خۆش ناوێ من لە نیگای عاشقەوە تێدەگەم ئەو نیگایی بۆ من نییە باشە بۆچی ئەمانە بۆ من باز دەکەی چونکە ئەزەل زۆر پێویستی بە تۆیە
سڵاو دایکە. دایکە. سوپاکە پێ بکەم. نا دایکە. برسیتە؟ هێواش کوڕم پاکەتەکان پارچە پارچە مەکەن. بابا ئەوانە لەکوێنەوە؟ جەلال ئاغا لە دەریام نەهێناوە، لە ڕووسیام هێناوە. ئۆ لە رووسیا. عەلی بۆ لە کاکت داوە ها؟ جاوە کاکە هەروەکو کچەر هاوار دەکا؟ سیرکە جارێشتر وا مەکە ئەگەر نانات بە مەناو کەشتی. عەلی گوێ لە من نەبوو؟ کوڕم وا مەکە کورەوە مەکەن. ئەی تاس پێم نەوتن وا مەکەن. عەلی من چیم بە تۆ وت ها؟ دیاری بە تۆ نادەم. دایشە دەی وەرنەتەنیشتم دەی بەدڵتانە؟ ئەمینە ئەمینە واز لە چا ئامادەکردن بێنە وەرە بزانە چیم بۆ تۆ هێناوە. پێت چۆنە کوڕەکەم بەدڵتە؟ زۆرم بەدڵێ باوکە ژیان. باوکە شێرەکەی خۆ دەست خۆش بێت. هەشێتە وز بە دنیا دەیبستێ. بانەی بیستن چونکە من شایانی ئەو هەمووانە. ڕۆڵەکەم کوڕە عەقڵەکەم کوڕی شیرنم. باوکە باوکەکەم باوکەکەم باوکی خۆم. کاکە دەڵم بۆ تەلەفۆنەکە ئیشانت قبوڵ نەکرد؟ باوەڕم پێ بکە تۆفیق بەبێ ئەشان زۆر باشتر دەبین. یانی سوودی نییە ها؟ گەر بێ لە زینا قسەیە بکە بڵێم چی سەرەدایە شتێک. تۆفیق ئەگەر عاشقی کۆنی شت بێ لە عاشقەوە سیخۆر لە سیخۆرش عاشق دروست نابێ. ئێمە وانێمە وەرنەگرت. فەرماندانگین کاری پێێتە. تۆفیقە تۆش دەتوانی بڕۆی.
ئەو جارە بە تەنیا نیت ئەم جارە بە هیچ شێوەیەک بەجێ ناهێڵین تۆش هەستەوە فەرماندانجین دەتبینێ